بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی بێەوەی بەڕێز و خۆشەوی شادەبمەوە. ئەمڕۆ بڕیاروا بوو تەوەرەگەمان تەرخانکەین بە تەواوی لەسەر بۆنسلیگا و هەروە لەسەر لیگوان و قسێکی تەواو لەسەر و دوو پاڵەوانیتە بکەین، بەڵام ئەو پێشهاتانەی لە مەرکاتۆدا ڕوودەدەن و ئەو گرێبەستانی لە مەرکاتۆدا پێشکەش دەکرێن شایان ئەوەن کە ئێمە هەڵوێستەیەکیان لەسەرکەین و قسەیەکیان لەسەرکەین و بە تایبەتی ئەوەی کە لە ئێستادا دەگوزارێک بەوەی کە بابەتێک هەیە کە بۆ تۆپی پێ بۆمبێکی زۆر زۆر گەورەیە، بۆ تۆپی پێ بۆمبێکی یعنی ڕوخێنەرە، چونکە تۆ ئێستا گەر بیت دیقەت بدە ئەڵەی باشترینە یارزانەی کە چەند ساڵی دات و تۆ چاوەڕێیە تا ساڵی 2030 ئاسێکی بەرز پێشکەشکەن و چێژێکی تایبەتت پێ بدەن و نازناوێکی زۆر دەستەبەر بکەن و ڕکابەری ڕاستەوخۆی باڵندۆر بکەن. یەکێک لە ئەگەر 5 ناو دیاریکەی با بۆ نمونە بە دادپەروەرانە بڵین 10 ناو دیاریکەی، 10 ناو دیاریکەی لە لووتکەی تۆپی پێەیە کە هەرچەنە 10 ناومان نییە لە لووتکەدا بن، 5 ناومانەیە لە لووتکەدا. ڤینیسیۆس جۆنیۆر یەکێکە لەو یاریزانانە، یەکێکە لەو یاریزانانەی کە هیوایەکی زۆری لەسەر هەڵچنراوە و چاوەڕێی داهاتووشی گەشتی لێ دەکرێت. ئەی لێرەدا چی ڕوودەدات؟ مێرکاتۆ بارودۆخێکی نەخوازراوە، پارە لەم دوایەدا تۆپی پێی لە دۆخی ڕاستەقینەی خۆی لابرد. ئەگەر ڕاستگۆ بین پارە ئەو شەڕەنگێزی تۆپی پێ ئەو قوربانیانەی کە یاریزان دەیدا لە ناو یاریگادا بۆ تۆپ، ئێوە وەرن سەیری یارەکانی پێش 2010 بکەن زان یاریزان بە چ ڕۆحەت و بە چ شێواز یاریکەوە دوای 2010 دوایەوەی بزنسی گەورەهاتە تۆپ پێ و پاڵاوانەتەکان زۆرتر بوون و تەواو هەموو ئەتیمادێک چووە سەرپارە تۆپی پێ لە دۆخی یاسایی خۆی دەرچوو. ئێستاشی لەسەر بێ تۆپی پێ لە دۆخی یاسایی خۆی لە 150 لە دەست چووە. و هۆکارەکەش چییە؟ هۆکارەکە لایەنی ئابووری و بە تایبەتیش پارە. تۆ دیقەت بدە ئێمە لە ماوەی ڕابردوو باسمان لە خولی سعودیە کردووە، بەڵێ یەکێک لە هەرە سەرەکی ترین هۆکارەکان کە یاریزان پەیوەندیەکە بە خولی سعودیە پەیوەندیەکە بەیانێکی دیکەوە کاکە. ئێستا بۆ نمونە لینیۆرۆ بە نمونە وەربگرە. لینیۆرۆ لێدوانی پاری هەیە، خەونی یاریکردنە لە ڕیاڵ مەدرید، وەڵێ ئامادەیە هەموو قوربانیەکەم بۆ ڕیاڵ مەدرید. لە وەرزی ئەم ساڵ مانچستەر یونایتد موچەیەکی زۆر زۆر بەرزی پێیە و پارەیەکی باشی یابیانی لیل چووە یانەی مانچستەر یونایتد و کە چووشە مانچستەر یونایتد وتی خەونی منداڵی خۆمم بەدیە ناکاتومەتە مانچستەر یونایتد کەمە پێی دەوترێت درۆ. بەڵام کۆی گشتی چییە؟ پارەیە لە ئەوروپا بێ، لە سعودیە بێ، لە ئەمریکا بێ، لە هەچ کەسێکا بێ، هەمووی بۆ پارە هەوڵ دەدا. ئێمەش هەروین هەر خۆمان لە کاری خۆمان ئێستا من کە بێژەرم یا پێشکەشکارێکم موچەیەکم لە پێناو پارەیەکە من دانیشتوم هەموو ڕۆژێ بەرنامەکەم ڕاستە خۆم یعنی حەزم بە کارەکەیەوە دەمەوێت خزمەتی بینەرەکان بکەم، بەڵام کۆی گشتەکەی خۆ مادەیە وەرەگرم لە بەرامبەر یاگەرم مادەیە نەبێ ڕەنگ نییەم کارە بکەم. بۆیە بۆ هەموو کەس ئاساییە، یعنی تۆ مەیە بۆی شتەکە زەربی سفرکەی. بەرحاڵ ئەچمە سەر ئەسلی بابەتەکە و واقعیەتی ئەوەی ئەهلی وە سندوقی وەبەرهێنی سعودی پێشکەشی ڤینیسیۆس جۆنیۆری کردووە. تەبعاً ڕیاڵ مەدرید خۆی لەبەر دەمەم گرێبەستەدا ڕابگرێ، من پێم وایە پێرێز قورساییەکی زۆر زۆر دەداتەوە بە تیپەکەی و هێزێکی زۆر زۆر دەداتەوە ڕیاڵ مەدرید، لەگەڵەوەی ڕیاڵ مەدرید لە ماوەی ڕابردوو زۆرترین نازناوەکانی دەستەبەر کردووە و هێزی خۆی بەسەر هەموو یانەکاندا نمایش کردووە. بەڵام لە بەرامبەرم پارەیە شابووە سێتەوانێ، ئەوە خاڵێکی دیکەی بەهێز دەبێت بۆ پێرێز و بۆ ڕیاڵ مەدرید. ئێستا سندوقی وەبەرهێنی سعودی ئەم گرێبەستەی کە دووەمین گرێبەستە پێشکەشیان کرد، چونکە گرێبەستی یەکەم ڕاستەوخۆ لەلایەن ڤینیسیۆس جۆنیۆر و لەلایەن ڕیاڵ مەدریدیشەوە ڕەت کرایەوە، تەنانەت ڕیاڵ مەدرید لە ڕاگەیەندراوێکدا بە پێی وتەی مارکا بێ باسی ئەوەی کرد کە ڕیاڵ مەدرید ئامادەیە بە مەرجەڵۆشانەوەی 1 ملیار یۆرۆ ئەنجە دەستبەرداری ڤینیسیۆس بێ و گرێبەستەکە هێڵبۆشێنێتەوە دەستبەرداری بێ بۆ یانەی هەلی. ئەمە وەکو دەنگۆ. بەڵام دووەمین گرێبەستیانەی هیلال ئەوەی کە باس دەکرێت بریتیە لە پێدانی 1 ملیار یۆرۆ بە خودی ڤینیسیۆس لە ماوەی 5 ساڵە. واتە 5 ساڵ
ڤینیسیۆس بانگێش دەکاتە تیپەکەی و یاری پێ دەکات لە خلالی ئەم 5 ساڵەیە 1 ملیار یۆرۆ بە خودی ڤینیسیۆس جۆنیۆرەدا کە ڕۆناڵدۆ 200 میلیۆن دۆلاری هەیە لایەنەی نەسر، بەڵام ڤینیسیۆس دەبێت بە خاوەنی 200 میلیۆن یۆرۆ موچەی ساڵانە. ئەمە جگە لەوەی تیپەکە ئامادەشە بە ڕیال مەدرید 400 میلیۆن یۆرۆ بداتە ڕیال مەدرید کە 400 میلیۆن یۆرۆ کڕینی 5 یاریزان 6 یاریزانە کاکە یانە هەیە لە تۆپی پێ بایی 100 میلیۆن یۆڕۆ یانەیەکی وەکو میلان بەو گەورەیی خۆی یعنی لە ماوەی ڕابردوو کە فرۆشە بە 760 ملیار یۆرۆ فرۆشە. باس لە یانەکانی پریمەر لیگ ناگەم کە بزنسێکی گەورەیان هەیە. ئەسەش لە ئیسپانیا جگە لە ڕیال مەدرید و بەرشلۆنە و ئەتلێتیکۆ مەدرید لەوە چێ بتوانیانەی ڤالێنسیا بەو 400 میلیۆنەی ڤینیسیۆس جۆنیۆر بکڕیتەوە. لەوە ئەچێ 400 میلیۆن یۆرۆ بڕێکی زۆر زۆرە. خۆڕاگرتن لە بەردەم ئێستا هەیەڵێڵێ بابێ بێ بە ملیارە نا ئەو ملیارێکی دانەوە بۆ ڤینیسیۆس جۆنیۆر. ئەمە تۆزێ بارودۆخەکەی لە شوێن پێی ڤینیسیۆس جوڵەی پێ کردووە. تۆ سەیری دیبڕۆین کە ئەم هاوینە چ لێدوانێکیە وتیان بیرۆکەی یاریکردن لە خولی سعودی وتی بۆنە تی بە 3 ساڵی یاریکردن بە 2 ساڵ یاریکردن لە خولی سعودیە ئەو بارێت دەستەکەوێ بۆ ئەوەی کە لە 10 ساڵە لە ئەوروپایەکێ ها کەواتە هەمووی بۆ پارە هەوڵەیە هەمووی ئەوێ بژێوێکی باش و پارێکی باشتریە بێ ئەمەی تێ خۆشتێک نییە ئینکاریتیا بێ یعنی دیبڕۆین کە یەکێکە لە یاریزانە پێرفێکتە ڕۆشن بیرە یعنی خوڕەوش بەرزەکان لە ناو یاریگادا ئەمە قسەکەیەتی ئێ بۆ ڤینیسیۆسیش 200 میلیۆن یۆرۆی ساڵانە بڕێکی زۆر زۆر خەیاڵیە یعنی ڕەتکردنەوەی ئەم بۆندە ئەبێ بە مێژوو بۆچێ هەم بۆ ڤینیسیۆس جۆنیۆر هەم بۆ ڕیال مەدرید چونکە زۆربەی زۆری ڕۆژنامەکان ئاماژە بۆ دەکەن کە بە واقعی یانەی ئەهلی 400 میلیۆن یۆرۆی کاشی پێشکەش بە ڕیال مەدرید کردووە لە بەرامبەر دەستبەرداربوون لە ڤینیسیۆس و بە ڤینیسیۆسیشی ڕاگەیاندووە بە بریکارەکەی وتووە لە ماوەی 5 ساڵە ئێمە 1 ملیار یۆرۆ بە تۆ دەدەین سەرسوڕێنەرە بەڵام بۆ ئێمەی هاندەرانی تۆپی پێ بارودۆخێکی زۆر زۆر نەخوازراوە گەر شتێکی وا ڕوودات و ئەو پەڕی زیاتر تێکچوونی تۆپی پێ چونکە لە ماوەی ڕابردوو زۆرێک لە ئەستێرەکان پەیوەندیان بە خولی سعودیەوە کرد ئەگەر بێت و ڤینیسیۆسیش پەیوەندی پێوە بکە یعنی یاریزانێک کە لە وەرزی ئەم ساڵە یعنی یەکێکە لە پاڵێوراوە سەرێکیەکان بۆ بردنەوەی باڵۆندۆر ئێستا کە باسی باڵۆندۆری ئەم ساڵ دەکرێت دەڵێن چێ دەڵێن ڕۆدری ڤینیسیۆس جۆنیۆر و بێلینگام یاخود ڤینیسیۆس بێلینگام ڕۆدریە ها لەم سیانەیە ئەڵێن یەکێکیان دەبێتە براوەی باڵۆندۆر بەڵام ئێستا بچێتە خولی سعودی بۆیە من هیوادار نیمە و گرێ بەسەر ڕووبدات و پێم وایە ڕیال مەدرید کارێکی باش دەکاگە ڕوبەڕووی ئەم گرێبەستە بۆ سێتەوە پێرەس بەرامبەر بەم گرێبەستە بیۆستێتەوە پارێزگاری لە ڤینیسیۆس کات چونکە من حەز دەکەم وەکو خودی خۆم ئێستاشی لەسەر بێ حەز دەکەم مێسیش و ڕۆناڵدۆش بێنەوە لە ئەوروپا یاریکەن و هەر لە ئەوروپا واز لە یاریکردن بێنن ئیتر لە هەچیانێکا بێ بەڵام لە خولە ئەوروپیەکان واز لە یاریکردن بێنن چونکە لای من لوتکی تۆپی پێ و ترۆپکی تۆپی پێ ئەوروپا و ڕکابەرەکانی یانەکانی ئەوروپایە نەگەوەی خولێکی تر و چەند ڕۆژی داهاتوو یەکلاکەرەوە دەبێت بە تایبەت کە سبەی یاری سوپەر ئەنجام دەدرێت و هەروەها دوای سوپەر ئێمە کاردانەوەکان یاری سوپەرە بینین بابزانین ئەم گرێبەستەی کە دووەمین گرێبەست کە پێشکەش کراوە چ کاریگەریەکی لە ڕیال مەدریددا دروست کردووە چی کاریگەریەکی لەسەر ڤینیسیۆسدا دروست کردووە لە یاری سبەی شەو شتەکان باشتر و باشتر دەبینین پێشەوەی بچمە سەر بۆنسلیگا و هەروەها باسێک لە لیگوان بکەم حەز دەکەم بێمە لای بەشێک لە کۆمنتەکانی ئەوەی بەڕێز کاکە چیاڵێ ڤینیسیۆس ناڕوە کاگەلەن باسی یاری بەرشلۆنە و مۆناکۆی چی بکەم بەرشلۆنەی دە یاریزانی یاری نەکردووە و هێشتا یاریزانە پێکراوەکان ناتونێتەوە یاریزانەکانی بەشدار لە ئۆڵۆمپی و یاریزانەکانی بەشدار لە یۆڕۆ هێشتا و کاریگەری و بەشداریکردنیان نەبووە بەشداری تیپەکەی هانز فلیککەن لە چوار یاری دۆستانەیە بەرشلۆنە سێ یاری بردەوانێ ئێمە باسمان لە بەرشلۆنە نەکردو ئێستا بچین لە بەس لە بەرەوەی یاری خوانگامبەری دۆڕانووە باسی لێ بکەین نا بەڵام وەکوەوەی کە فلێکسیش وەکەوەی کە
فلێک وتی و هەروەها وەکۆی کە ئۆڵمۆوتی ئەم شکستانە بۆ فێربوونن بۆیە کە تۆ باشتر خۆ ئامادەکەی بۆ یاری بە ڤالنسیا و لە یاری ڤالنسیا و تۆ توانی قسەیەک لەسەر بەرشلۆنە بکەی. مامەسا داود دەڵێ ئیمپاپی تێکی داهاتنی ئیمپاپێ واتە ڕۆشتنی ڤینی یان ڕۆدریگۆ نازانم، بەڵام ڕیال مەدرید بڕیار وایە کە پارێزگاری لە هەمویان بکە. کاگامان جەڵێ یاریزانی بەرازیل لە ئاسپارەیە زایفن، ئەوە کاکبیلاریش هەمان قسە دووبارەیە کاتەوە. کاگەمنی ژەڵێ ئەڵێ پێویستە ڕیال مەدرید لە نێوانی ئیمپاپێ و ڤینیسیۆس یەکیان هەڵبژێرێ بۆی تیپەکە بە بێزی بمێنێتەوە. تیکی تاکاڵێ پێم وان نییە بڕوا. کاگیواڵێ باشە چێلسی ڕاوەستانی نییە لەسەر ڕانەر نەبوونی عقلێتە لە سەرۆکیانیان پارە حکوم دەکە عقلێ دەبێ یان نەبێ ناخوا. نا سیستمی کارکردنی چێلسی پەیوەندی بە سەرۆکایەتی یانەکە و بە پەیوەندی بە کارگەڕی یانەکەوەیە. دەینا تۆ دیقەت بدە ڕۆمان ئەبرامۆڤیچ بە چی سیستمێک کاریە کرد و چۆن خۆی گونجاند بوو و ئەم تۆت بۆیڵ بە چ سیستمێک کار دەکات. تەنانەت تۆ خێڵ لە یەکێک لە قسەکانیان دەیجێڕێتەوە لە تۆت بۆیڵ تەداخلی تەشکیلی کردو باسی لە 12 یاریزان کردووە کە یاری پێ بکەم، هێندە لە تۆپی پێ دوورێ، هێندە لە تۆپی پێی نەزانیوە. بۆیە ئەوێت تا ئاشنابێ بە تۆپی پێ ڕێکبوونەوەی چێلسی و متمانەکردن بە ڕایەنەر ئەمە کاتێکێوێ. کاک بەرهەمەڵێ دڵنیا بە 100% و ڕووداوە ڕوونادا، منیش لە ناخی دڵمەوە هیوادارم کە ڕوونەدات. وەڵا کاکە هەردیجان ڕۆشتنی ڤینیسیۆس قسەیەکی جوانە، چەند زەرەری ڕیال بێت 100 قات زەرەری خۆیەتی. من بە دڵنیایەمەت پێ دەڵێم. تاوان کاکە میر منیش باسی لەوم کرد. کاکە میر مەریوان ئەڵێ ڤینیسیۆس ئەگەر بێت و ڕازی نەبێت بۆ بڕەپارێ ئەبێتە مێژوویەک بۆ خۆی لەناو بەرازیلەکاندا کە دەیسەلمێنێ و کە ئامانج گرنگترە. هەم ڤینیسیۆس و هەم باسی ڕیال مەدریدیشم کرد، چونکە ڕیال مەدریدیش ئەم دووەم گرێبەسەی کە پێشکەشی کراوە 400 ملیۆن یۆڕۆی کاش، کە ئەمەش بڕەپارەیەکی زۆر زۆرە. ئەو کاکسۆرانیش گلەی هەیە لەم عەرەبانە تۆپی پێیان تێگاوە. ئەلفۆنسۆ دەیڤزم ساڵ دێتە ڕیال مەدرید. بایرن نرخی گرێبەستەکەی کەم کردوتەوە، بەس ئایا ڕیال مەدرید دەچێت 30 ملیۆن یۆڕۆی با لە بەرامبەر ئەلفۆنسۆ دەیڤز یاخود نا؟ ئەمە بابەتێکی ترە. زۆر باشە، دەچینە سەر بایرن. پێم وایە بە شێوکی باش کۆمنتەکانی ئەوەی بەڕێزیشم خوێنەوانێ. ئامادەکارەکانی بایرن لەگەڵ دەست بەکاربوونی ڤینسنت کۆمپانی وەل خۆتان دەزانن بایرن کارگەڕی بایرن هێربەرت هارنێر بە سەرکردایەتی هێربەرت هاینەر پاشەوەی کە تۆخێڵ مانەوەی ڕەت کردەوە ڕانجنیک نەهاتنی یا و ناگلیسمان وتی نایەم و ئەو ترێت فلێکی ڕەتی کردەوە کە جارێکتر بگەڕێتەوە بۆ ڕانەرایەتی بایرن. دۆخێکی نەخوازرا و لە بایرن داڕوویدا بەوەی کە بایرن ناچار بوو بە دوای بژاردەیەکی تر دابگەڕێت، چونکە هیچ بژاردەیەک ئامادە نەبوو ڕانەرایەتی بایرن وەربگرێت. قسەیەک دەوترێ لەسەرەوەی پرسێک بە گواردیۆلا کرابێ لێنانی کۆمپانی. بەڵێ ئەمە واقعیە، ئەمە ڕاستە. یعنی بایرن ڕاوێژیان بە گواردیۆلا کردووە و توێتی من ئەرکمێ لە مانچستەر سیتی و تەمەنێکم کردووە و کۆمپانی ڕانەرێکی لاوە لەگەڵم تیپەی بایرنە بایرنەوەی کە حەزی پێێتی لەگەڵم ڕانەرە لاوەیە دەتوانێت گەوریکە. ئێمە کۆمپانیەکمانەیە کە 2 ساڵ ئەزمموی ڕانەرایەتی وەربگرین لە پریمەر لیگ. ساڵێکیان لە شامپیۆنشی بەرزترین ئاستی پێشکەش کردووە، بێرنلیەکی بەرگری شۆندایکی گۆڕی بە بێرنلیەکی هێرشبەری و نەتوانی نازناوی شامپیۆنشی بەرێتەوە. بەڵام ساڵی دواتریمانەیە لە پریمەر لیگ بێرنلیەکە بوو لە تیپە دابەزیوەکان، بەڵام ئێوە نابێەوە لە یادکەن. من سەپۆرتی کۆمپانی ناکەم بڵێم کۆمپانی لێ بکەم بە ڕانەرێکی بە ئەزمون و ڕانەرێکی دیار، من چاوەڕێی کارکردنیەکەم لە بایرن. بەڵام لەگەڵ بێرنلی ڕاستە داوەزیەوە بۆ شامپیۆنشی، بەڵام ئەگەر یەکێک دیقەتی یاریەکانی بێرنلی دابێ دەیزانی کە ئەم تیپە خەریکە ستایلێکی یاریکردن وەرەگرن، ئەگەر چی یاریزانەکان یاریزانی پێویستنی، ئەگەر چی یاریزانەکان ئەو یاریزانانن کە بتوانن بەو شێوە بەربڵاوە پلانەکانی یاریکردن و تاکتیکی یاریکردن وەربگرن. ئەم خاڵە هەبوو لە کۆمپانیا
و من دڵنیام کارگێڕی بایر مونیخ بە وردبوونەوە لەو خاڵە قەراریانە ڤینسنت کۆمپانی بێنە ڕیزەکانیانەکە. کارەکانی کۆمپانی لەگەڵ بایرن چۆن دەبێ و چۆن نابێ. پێش هەموو شتێک ئێوە بێ شتێکتان لە یاد بێت. بایرن تیپێکی تۆکمەیە. بایرن یەکێکە لە پاڵێوراوە بەهێزەکان بۆ ڕکابەریکردنی سەرجەم نازناوەکان. ئەگەر یەکەم پاڵێورا و دووەم پاڵێوراو نەبێ بە دڵنیایی من پێ دەڵێم بایر مونیخ سێم پاڵێوراوی بردنەوەی سەرجەم نازناوەکانە. چونکە پێکهاتەیەکی یەجگار بەهێزیە، کارگێڕیەکی زۆر بەهێزیە، کەسایەتیە گەورەکانی ئەڵمانیا لە پشتیەوەن و هیچ کێشێکی لە گرێبەستکردن لەگەڵ یاریزانەکاندا نییە. تووسەی ئیزافەی میکایل ئۆلیسی بکە چۆن توانی کە ئەم گرێبەستەی ئۆلیسی بۆ خۆی یەکلا بکاتەوە. پێشتر داوای لە گلاسنەری ڕانەری کریستال پالاسیش کردبوو، بەڵام کریستال پالاس وتبوو بە بڕەپارێکی زۆر دەستبەردارێ بم، یانی ئەو پێنج ڕانەرە بایرنیان ڕەت کردبەوە. بایرن بەم دوایە دەستبەرداری مەزراوی و دەستبەرداری دیلێخت بۆ بۆیانی مانچستەر. بەڵام دڵنیا بە لەوەی گرێبەستی جێگرەوەی بۆ ئەنجام دەدات، چونکە بایرن دەسەوسان نابێت و ڕەنگە کۆمپانی خۆشی قایل بوو بێ بەم پێگاتەی کە لە بەردەمیە. چونکە گەر دیقەت بدەین ئەوەی کە کۆمپانی پێداگیری لەسەرەکە یاریزانی باڵەکانەکە یاریزانی باڵی پێویستی لە بەردەمدا بۆی کە بتوانن بەشداری ڕکابەرەکان بکە. بەپێی ئەوەی کە لە ئامادەکارەکان لە پریسیزنا ئەنجامی داوە، چی گۆڕاوە لە بایرن؟ فشاری سەر بایرن کەم بۆتەوە. سەپێتان دەڵێم چۆن کەم بۆتەوە. بایرن لە وەرزی ئەم ساڵ پارێزگاری لە نازناوی بۆنزلیگە ناکە، پارێزگاری لە نازناوی لیگە پوکاڵ ناکە. ئەو ڕاهێنەرەی نییە کە وەرزی ڕابردوو کاری کردو و ئەم نازناوانی لە دەستداوە یا پێشتر نازناوی برێتەوە. ڕاهێنەرێکی لاوی هێناوە لە کاتێکی زۆر گونجاوە، چونکە کۆمپانی هەموو ئەنجامێکی ئەمساڵی بۆیە بێ بە دەستکەوت. لاواسرینیان لیگە پوکاڵ نییە. ئەگەر بایرن لە وەرزی ئەم ساڵە بە تەنها لیگە پوکاڵ بەرێتەوانێ، بۆ کۆمپانی دەبێتە دەستکەوت. دەڵێ لە یەکەم وەرزیکاری ڕانەرایەتی لە بایرن لە بێرنلیەکی دابەزی بۆ شامپیۆنشیپەوە هاتوۆتە ڕانەراتی بایرن توانی نازناوی لیگە پوکاڵ بۆ بایرن بەرێتەوە. ئەمە دەستکەوتە. ئەمە جگەلەوەی لە بۆنزلیگا ڕکابەری یەکەمی بردنەوەی نازناوەکەیە. تۆ بە تەمامە بە لیڤەرکوزن هەمانە و لیڤەرکوزنەی وەرزی ڕابردوو بێت. دۆرتمۆند ئەم ساڵ جیاوازە بێت نازانم، بەڵام بایرن بە بڕوای من پاڵێوراوی یەکەمی دەستەبەرکردنی نازناوەکەی لە بۆنزلیگا. ئەمانە ئەبێت هەمووی بۆ دەستکەوت بۆ کۆمپانی دەوەرە ئەم نەمانی فشارە ئەو گەشتبینیە بەداهات و چی کردووە؟ وای کردووە کە سەیری ڕانانەکانی بایر مونیخ و ئامادەکارەکانیەکەی سیرەکەی ئەم تیپە لە دۆخێکی زۆر زۆر هێمنە. سیرەکەی ئەم تیپە یاریزانەکان زەردەخەنەیەکی زۆریان پێوە دیارە و گەشتبینییەکی زۆر بەداهاتویانەوە دیارە. لەبەر چی؟ لەبەرەوەی کە ئەو فشارەیان لەسەر نەما، ئەو هێزیان لەسەر نەما کە ئەم تیپە یعنی هەمان دۆخی ڕابردوو بێ لەوەی کە بردنەوەی نازناوی سیانی و پارێزگاریکردن لە نازناوی بۆ نە. ئێستا تیپێکی بێ نازناو، تیپێکی بێ دەستکەوت هاتۆتە بەردەم ڕایەنەرێک کە هەوڵ دەدات ئەم تیپە ئێستا کۆمپانیە لە چی؟ دیقەت بە خۆمێژووی کاری ڕانەراتی تۆخێڵ 3 قات و 4 قات و 5 قات بەسەر کۆمپانیە هەیە. زۆر زۆر مێژۆکەی لە کۆمپانی گەورەترە کاکە. بەڵام چی دەڵێ؟ حەقی خۆشێتی کۆمپانیە لێ هاتووم ئەو بایرنەی کە وەرزی ڕابردوو هیچ نازناوێکی نەبرد و کێشەیەکی زۆر لە نێویدا هەبوو، هاتووم ئەم تیپە ڕێ بکەمەوانێ و لە وەرزی ئەم ساڵ شادیکەم بە نازناوەکان. خۆم قسەی زۆر ڕاستە. ئەم قسەی زۆر ڕاستە. کەواتە بایرن ئەم ساڵ دەبێت جیاواز بێ لەگەڵ کۆمپانی و من بڕوا دەکەم لە وەرزی ڕابردوو ئەم تیپە باشتر بێت، چونکە دۆخی وەرزی ڕابردووی بایرن وێران بوو و ئەگەر بێت و تەمان زۆر زۆر زەڕورە گرێبەستی شوێنگرەوەکان ئەنجام بدات. ڕاستە پاڤلۆڤیچ چیە، ڕاستە دەتوانێت کیمیز لە بەرگریکاری باڵەکان یاری پێ بکات، دەوێت ئەلفۆنسۆ دەیڤس بێڵێتەوانێ، بەڵام مانێ و نەمانێ ڕۆشتنی دیلێخت و مەزراوی
کەلێن دروست دەکات لە پێگاتەکەی کۆمپانیا و کۆمپانی ناچارە بۆی کە گرێبەستی نوێ ئەنجامدات. لە وەرزی ئەم ساڵی بایرن یاخود وەرزی ئەم ساڵی بۆنزلیگا من تەوەقوع ناکەم لیڤەرکوزن هەمان ئەنجامی وەرزی ڕابردوو دووبارە بکاتەوە. وە کۆی گشتی لیڤەرکوزن بە بڕوای من زۆر قورسە بەم پێگاتەیە و بەو زلیهێزیی بایرن بتوانێت لە 2 ساڵی لەسەر یەکنازناوی بۆنزلیگا دەستەبەرکەوە تەنها ئامانجی تیپەکە دەبێتەوە بە گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. ئەوەی هەشە لەسەر دۆرتمۆند نوێکاریی باشی کردو بە تایبەتی لە هێڵی بەرگری و هەروەها لە هێڵی ێرشبردن کە بیر و هەروەها جیراسی دوو گرێبەستی زۆر ناوازن بۆ دۆرتمۆند کە ئەنجام دراون و ئەم تیپە پارێزگاری لە ئەستێرەکانی دیکەی کردووە. ڕاستە دەستبەرداری ماتسۆمێلز بووە بەڵام تیپەکە نوێگەری کردووە و تیپەکە ڕانەرێکی داناوە کە کارگێڕی و هاندرانیانەکە زۆر لە پشتیانە یاریزانێکی پێشووی خۆیانە و لە ماوەی ڕابردووی کارکردنی دنتریزیچیش کێشێک بۆ لە هەرەکە یاریدە دەرە ناوازەکانی. بۆیە دۆرتمۆندی ئەم ساڵ بە تیپێکی ڕکابەردا دەنرێت بۆ بایرن تا ئەوەی لیڤەرکوزن وەکو تیپێکی ڕکابەر بمێنێتەوە بیریشمان نەچێ شتوتگارد وەرزی ڕابردوو گەشتنی بە چامپیۆنز لیگ میسۆگەر کرد بەڵام شتوتگارد باشترین یاریزانی خۆی کە جیراسی بوو کە گۆڵکاری یەکەمی تیپەکە بوو لە دەستی داوە بۆ بروسیا دۆرتمۆند و تیپەکە بە نەمەتێکی تر کار دەکاتەوانێ. ئەمە قسەی منە لەسەر بۆنزلیگا. کۆمنتەکانی تایبەت بە بۆنزلیگاش با وەڵام بدەمەوانێ لە بەروی کۆمەڵە گاوڕێگلەیەوەیان لێکردم دوێنێشکە کۆمنتەکانم لە یاد کردو بەڵام من هەوڵ دەدەم ئەوەی کە هەبێت لەگەڵ یا بڕۆم. وەڵی هۆڵی لە جوانی سەر و چاوازەح نییە کۆمنتەکەت کاکەشا بەڵێ ڕیال مەدرید مەحاڵە ڤینیسیۆس بفرۆشێ لەوە چێ ڕۆدریگۆ بفرۆشێ. ئیلیا ئەڵێ گەر ڤینیسیۆس بڕوا ژیانی وەرشی کۆتایی دەبێت کۆمپانی ناگاتە سەری ساڵ دوو دەخرێتەوە چونکە ئەزمموی نییە. شتوتگاردی ژەم ساڵ بەهێزە کۆمپانی خۆی یاریزانێکی عەقڵ و باش بوو وەک مدەریب تەسەڕوفاتی دەکلێردا بۆیە تەسەوڕەکەم مدەریبێکی باشی لە دەرچێ. من پێم وتن ڕەنگە زۆر هاوڕێ باس لەوە بکەن کە کۆمپانی گلەیەکی زۆری لەسەر بێ یاخودەوە تا ئێستا کاتیەوەی نەبووە کە بێبەڕانەری تیپێکی گەورەی وەکو بایرن بەڵام ئێمە جگە لە کارکردنی ئەندەرلەختی کە لە ئەندەرلەختیش باشترین ئەنجامی هێناوە لە بێرنلی 2 ساڵی کارکردنی بە کۆی گشتی ڕاهێنەرێکی گەورە دەرکەوت و کارەکانی زۆر بە باشی کرد. تیپەکە کە دابەزی ئیترەوە کۆمەڵی وردەکاری بچووکە بەڵام بۆ بایرن وەکو پێم وتن کۆمپانی ئیسفادە لەو ئەنجامانەکە کە وەرزی ڕابردوو بایرن نێنەوەتی و دەتوانێت لە مۆرزەدا بارودۆخەکە باشتر بکات. کاک حەسەن سوپاس بۆ تۆ ئەزیزەکەم. کاکە دیلان ئەڵێ نیکۆ چی بەسەراو بە پێی دوایین زانیارەکان سەبارەت بە نیکۆ ویلیامز بەرشەلۆنا ئامادە بوو پارەی هەڵوەشانەوەی گرێبەستەکەی بدات و بڕی 6 ملیۆن یۆرۆ بەڵام سەرچاوەکان ئاماژە بۆ دەکەن کە نیکۆ ویلیامز پاژەوەی ژمارە 10 ئیکەرمۆنیایی وەرگرت بڕیاری داوە کە لە ڕیزەکانی ئەتلەتیک بلباو بمێنێتەوانێ و نەچێتە بەرشلۆنە لاوین ئەم ساڵە بەڵام لە میرکاتۆ سیقەی نیە ینی ئێوە گەربیرتان بێ هێنری گرێبەستەکەی لەگەڵ ئارسیناڵا نوێ کردەوانێ و بڕیار وا بوو لەوەی کە بەردەوام بێ لە ئارسیناڵە بەڵام بینیمان ئەو نوێکردنەوەی گرێبەستە بوو کە ڕەپارەیەکی زۆرتر پەیوەندی بە بەرشەلۆنەوە بکات. لوی سوارێز بامان شێوە گرێبەستەکەی لەگەڵ لیڤەرپوڵا بۆ 5 ساڵی تر نوێ کردەوە بەڵام دوای 5 ساڵ دوای ئەوەی کە گرێبەستەکەی نوێ کردەوە هات لەم لاوە گرێبەستی لەگەڵ یانەی بەرشەلۆنە کرد و پەیوەندی بە ڕیزەکانی بەرشەلۆنەوە کرد. ئێستا بلباو و نیکۆ ویلیامز دەڵێن دەمێنینەوانێ و بارودۆخەکە بەو جۆرەیە و گرێبەستەکە دەڵێن نوێ دەکرێتەوە بەڵام مەرکاتۆ سیقەی نییە ئەبێت چاوەڕێکەین تا کۆتا ساتەکان و بزانین چی ڕۆدەدا چی ڕۆدەدا و زومبەندیش بڕیاریمانەوەی یا لە ڕیال سۆسیداد و لێڤەرپوڵی بێهیواکە لەگەرچی لێڤەرپوڵ ئامادە بوو بڕیشکانی گرێبەستەکە بە کاشی کە 6 ملیۆن یۆرۆ بوو بدات
بەڵام دواتر ڕیال سۆسیداد بڕیاری هێشتنەوەی زومبێندیدا و زومبێندیش بڕیاری بەردەوامبوونی یان لە ڕیال سۆسیداد. کاک حەسەن لە ڕۆژانی ڕابردوو بەخوا باسی گرێبەستەکانی میلانم کرد بە تایبەتی دوێنێش باسم لە گرێبەستەکانی میلان کرد. ئێستا دەمەوێت ئەم چەند خولەکەی کەماومە تایبەتی کەم بە پاریس سەن ژەرمان وە قسەیەک لەسەر پاریس سەن ژەرمان بکەین چونکە وەرزی ڕابردوو ئێمە ستایشێکی زۆری و تیپەمان کرد و باسمان لە کارەکانی لویس ئێنریکی کرد و پێویستەکە ئەمساڵ ئەپدەیتێ بکەینەوەنێ. ئێنریکی لە نوێکردنەوەی پاریس سەن ژەرمان وەکو تیمێکی لاو بەردەوامە و دەیەوێت تیمێک بۆ داهاتووی پاریس سەن ژەرمان دروستکە. ئێمە وتمان لە ساڵی یەکەم لەسەر پاریس سەن ژەرمان حساب نییە لەوەی کە نازناوی چامپیۆنز لیگ بێتەوە و ساڵی دووەم من هەمان قسە دەکەمەوە لەبەرەوەی دڵنیام لەوەی کاتێک ناسر خلێفی گرێبەستی لەگەڵ لویس ئێنریکی کردووە ڕێکەوتنێکی نێوخۆیی خۆیان کردووە کە لە یەکەم ساڵ و دووەم ساڵان تیپە چاوەڕێی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ نەکە هەوڵی بۆ دەدەن بەڵام نەگەوەی چامپیۆنز لیگ ڕاستە و خۆ پاریس سەن ژەرمان پێی بکە. بەڵام ئێستا ئەگەر سیری گرێبەستەکانی پاریس سەن ژەرمان کە ڕاستە مباپێ لەم تیپە ڕۆشتووە کە لێنێکی گەورەیە بێ لەم تیپە بەڵام دیقەت بدە ئێنریکی هەمیشە تیپێکی لاوێوێ تیپێکی بێ ئەستێرەی ئەوێ یعنی تۆ دیقەت بدە ڕاستە لە بەرشەلۆنە ئەستێرەی زۆری لە بەردەمدا بوو بەڵام یاری هەبوو کە ئەستێرەکانیشی لە پێگاتەکەی دوور دەخستەوە. لە ئیسپانیا ناوە دیارەکانی بانگێژ ناکرد بەڵکو ئەهاو دەرفەتیە بە یاریزانە لاوەکان چونکە حەزی بەکارکردنە لەگەڵ لاوەکانە دەوێت لاوەکان باسیی بەرزەوە دەربخات دەوێت نابێەوە لە یادکەن لویس ئێنریکی ڕۆڵێکی کاریگەری هەبوو لەو ئاستەی کە فابیان ڕۆی لە وەرزی ئەمساڵی یۆرۆیە پێشکەشی کرد ئەو هەر هاتە پاریس سەن ژەرمان فابیان ڕۆیسی لە یاریزانی یەدەگەوە کرد یاریزانێکی سەرەکی تیمەکەی بۆیە ئێستاش گرێبەستی نیڤێز و گرێبەستی کۆمەڵە یاریزانی لاوی ئەنجامداوە و دەوێت کۆمەڵە گرێبەستی دیکە بکات کە گرێبەستی ئۆسمین یاخود کڤاراتسخیلیا یاخود ڕافایلیا و ئەمە لە پرۆژەی پاریس سەن ژەرمانە دەمێنێتەوانێ بەڵام کۆی گشتی بارودۆخەکە پاریس سەن ژەرمان بەردەوامیە بەو ڕیتمە یاریکردنەی کە ئێنریکی داوێتی بە تیپەکەەوە بەو ئامانجەی کە ناسر خلێفی سەرۆکیانەکە لەگەڵ لویس ئێنریکی دایڕشتووە بۆیە پاریس لە ساڵی دووەمیش بۆ چامپیۆنز لیگ ڕکابەری ناکا و ناوێت چامپیۆنز لیگ بێتەوە بەڵام تا دو سات هەوڵی دەدات من بڕوام وایە و ئێنریکی دەیەوێت تیپێکی بەهێز بۆ پاریس سەن ژەرمان لە وەرزی داهاتوودا دروست بکات بەڵام دواتر کارەکان ڕەحمی پێ ناکەن چونکە ئامانجەکەی پاریس سەن ژەرمان لە هەموو شتێک گرنگترە. ئێستا پاریس سەن ژەرمان هەر لە پارە سەرفکردندایە سێوە لە ماوەی ڕابردوو بۆ گواردیۆلا گلێەوە تانەکرد بۆ گرێبەستی گەورە و بۆ بارودۆخی نەخوازە بەڵام سێری کە ئێستا گواردیۆلا هەم گرێبەستی گەورە واژوو ناکات هەم مانچستەر سیتی بە نازناوەکان ئەگەێنەوە نازناوەکانی بۆ دەستەبەرەکە و لەگەڵیشیە هەم لە ڕێی فرۆشتنی یاریزانەکانەوە داهاتێکی زۆر زۆر گەورە دێنێتە نێو خەزێنی مانچستەر سیتیەوانێ. بۆیە پاریس سەن ژەرمانیش ئەم دوو ساڵە لە خزمەتی ئێنریکیە بۆی کە پارەیەکی زۆری بۆ سەرفکە بەڵام لە ساڵی سێمەوانێ بەپی گۆڕانکاریە بچووکەکان بەرهەمی لە ئێنریکیەوێ و داهاتی لە ئێنریکیەوە بەرەو پێشچوونی زیاتری لە ئێنریکی دەوێت. ئەمە باسکردنی ئەمڕۆ بوو سەبارەت بە ڤینیسیۆس و گرێبەستەکەی یانی ئەهلی سەعودی وەکوتم سبەی کاردانەوەکان دەبینین کاریگەریەکان دەبینیم زانین ڕۆڵ و دەموچاوی ڤینیسیۆس جۆنیۆر چۆنە وە خۆڕاگرتنی ڕیال مەدرید و ڤینیسیۆس جۆنیۆر لە بەردەم ئەم گرێبەستە گەورەی وە بەرێنەرە سەعودیەکان و یانی ئەهلی دەبێتە مێژوویەکی گەورە بۆ خۆیان و باسیشمان لە بۆنزلیگا و ڕکابەرەکانی کرد لەگەڵ پاریس سەن ژەرمان لە وەرزی ئەمساڵی خولەکان ئینشاڵڵا سبەی باسکردنمان دەبێت لەسەر یاری سوپەری ئەوروپی کە لە نێوان هەردوویانەی ئەتڵانتای ئیتالی و کە پاڵەوانی ئۆرۆلیگ بۆ هەروە ڕیال مەدریدی ئیسپانی کە پاڵەوانی چامپیۆنز لیگ بووە قسەمان دەبێت. تا سبەی بە خواتان ئەسپێرم خواتان